بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، لە فەرموودەی 39 لە فەرموودەکانی 40 نەوەویە گەڕاینەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ و فەرموودەیەکی نوێ لە فەرموودەکانی خۆشەویستمان تاجی سەردمان محەممەد المستەفا درودی خوای لەسەر بی، کە ئەم فەرموودەیە عەبدوڵڵاهی کوڕی عەباسی ئاموزای پێغەمبەر درودی خوای لەسەر بی دەجێرتەوە. دەفەرمێت أن رسول الله صلى الله عليه وسلم قال إن الله تجاوز لي عن أمتي الخطأ والنسيان وما استكره عليه، حديث حسن رواه ابن ماجه والبيهقي وغيرهما. بەڵێ ئەم فەرموودەیە بەڕێزان لە سەرەتاوە قسە دەکەین لەسەر حکمی حەدیسەکە. ئەم فەرموودەیەش یەکێکە لەو فەرموودانەی کە وەکو پێدەگوترێ مختەلەفیهی، کە ڕای جیاواز لەسەری هەیە لە ڕووی جێگیربوون و صحیحی حەدیسەکە. هەندێک لە زانایان تەضعیفیان کردووە و کۆمەڵێکی تریش لە زانایانی فەرموودەناس تەصحیحیان کردووە یان قبولیان کردووە. طبعا ئەم فەرموودەیە ابن ماجه، خاونی سنەنی ابن ماجه لە بڵێن کتوبی ستە، کە یەکێک لە کتوبی ستە کە بەناوبانگە سنەنی ابن ماجەیە کە بە پلەی شەشەم دێت، ئەم فەرموودەیەی ڕیوایەت کردووە. و هەروەها ابن حیبان لە صحیحی خۆیدا، طبعا کە ئەویش بە صحیحی دایناوە، ئەم فەرموودەیە ڕیوایەتی کردووە. و ئیمامی دارەقوتنی ئەم فەرموودەیەی ڕیوایەت کردووە و ئیمامی بەیهەقی ئەم فەرموودەیەی ڕیوایەت کردووە. کەواتە کۆمەڵێک لە خاوەنی کتوبی حەدیث ئەم فەرموودەیان ڕیوایەت کردووە، بەڵام وەکو باسمان کرد لە ڕووی حکمەوە بڵێن اختیلافی لەسەرە. هەندێک لە زانایان ئەم فەرموودەیان ڕەت کردەوە لە ڕووی بڵێن صحیحی و ضعیفیەوە، کە یەک لەوانە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزامەندی خوای لەسەر بی، کە دەفەرمێت ئەم فەرموودەیە ئەوەی کە ڕاستە فەرموودەیەکی مرسەلە، یعنی دەفەرمێت ئەم فەرموودەیە حەسەنی بەسری ڕیوایەتەکە یان دەجێرتەوە لە پێغەمبەر درودی خوای لەسەر بی، بەبێ ئەوەی مەسەلەن کە سەحابی لە نێوانیاندا ناوی هاتبی. کەواتە ئیمامی ئەحمەد دەفەرمێت ئەمە مرسەلەکە صحیحترە نەک مەوسوولەکە و متصلەکە، لەبەرەوە حەسەنی بەسری تابعیە نەک سەحابی، کەواتە دەبی حەدیسەکە سەحابیش وجودی هەبی، حضوری هەبی، بۆیە مرسەلیش طبعا اختلافی لەسەرە لە ڕووی حکمی مرسەل. بەڵام جمهوری ئەهلی حەدیث پێیان وایە مرسەلیش هەر جۆرەکە لە جۆرەکانی حەدیثی منقەطع کە پچراوە. و یەکێک لەو زانایانەشی کە ئەو حەدیسەی ڕەت کردەوە ئەبوو حاتەمی رازی، کە یەکێکە لە گەورە زانایانی حەدیث لە سەردەمی ئیمامی بوخاری و مسلم ژیاوە، کە دەفەرمێت هذه أحاديث منكرة، دەفەرمێت لم يسمع الأوزاعي هذا الحديث من عطاء إنما سمعه من رجل لم يسميه. دەفەرمێت ئەم فەرموودەیە فەرموودەیەکی بڵێن لاوازە، لەبەرەوە ئیمامی ئەوزاعی ئەم فەرموودەیە ڕاستەوخۆ لە عطائی وەرنەگرتووە، بەلکو لە کەسی تری بیستیە لە نێوانیاندا و لەوێش ناوی نەهاتووە، بۆیە دەفەرمێت لا يصح هذا الحديث ولا يثبت إسناده. و هەروەها ئیمامی مروزی ئەویش ئەم فەرموودەیەی ڕەت کردەوە، دەفەرمێت ليس له إسناد يحتج بمثله. بەڵام بەڕێزان حقت ئەم فەرموودەیە وەکو گوتم کۆمەڵێک لە زانانی تر بەرامبەر ئەم سێ زانایە گەورەیە وەکو گوتمان ئیمامی ئەحمەد و ئیمامی ئەبوو حاتەمی رازی و ئیمامی مروزی، لە بەرامبەر ئەوە کۆمەڵە زانایانی تر ئەم فەرموودەیەیان بە صحیحیان داناوە یان بەلای کەمەوە بە حەسەن حکمیان بەسەرداوە، بۆیە فەرمویان یعنی صحیح یان حەسەن بمەجموع الطرق. ئەو زانانەش وەکو ابن حیبان وەکو باسم کرد کە ئەویش ڕیوایەتی کردووە لە صحیحەکەی خۆیدا،
وابن حزم ابن حزم ظاهري إمام حاكمي نيسابوري إمام نووي وكوغوتمان لا خودي 40 نووية كذا فرميت حديث حسن، وإمام سخاوي وإمام ابن كثير وابن حجر عسقلاني تنانت لمعاصرين شيخ البانيش أم حديثي با صحيحي دايناوا بوي طبعا أم حديثة شواهدي زورة، يعني أم حديثة بحديث ابن عباس هاتوا وكو قوتمان كإمام نوويش برواية ابن عباس هنا وبلام أم حديثة كمال حديثة ترمان هيا كبيدا قتري شواهد لبو أم حديثة وكو حديث أبو ذر غفاري، حديث أبو بكر، حديث عقبة بن عامر، حديث عبد الله بن عمر وغير أوانش كواتا أوانا همويدا بن بشواهد لبو أم فرمودية بلكو تنانت فرمودية كمان هي كلا صحيحين جدا هاتوا كفرمودي أبو هريرة يعني نيزيكي أو حديثية لروي معناه وكهاتوا طبعا لرقاي زرارة بن أوفى هاتوا كحديثة كان رواية كلا أبو هريرة ده فرميت بيغمبر صلى الله عليه وسلم فرمو إن الله تجاوز لأمتي ما حدثت به أنفسها ما لم يتكلموا أو يعملوا به. ده فرميت خواي قورا بلين قلمي هل قرتوا يعني ونحو تاوان لبو أمتكي نانويسي لبو أمتي منك بيغمبر صلى الله عليه وسلم ده فرميت لبو مسلمانان لبو إيمان داران هر كسك أجر شتك بنيت با شتكي خرابيش بي اگر تنیا نیت بی تنیا لدل بی خاطريك بي بلام اگر نيكتا كردوا اگر قسيك مثلا مجرد لدليتي يشتو نيغوتوا يعني كردويك نيكردوا مجرد نيتي هبوا ام كردوية بك حتى اگر او كردوية قنحش بي تاوانش بي حرامش بي اگر بيتو انجامي ندا ده فرميت إن الله تجاوز لأمتي خواهي قورا عفوي كردوا لسر أو كسا كأجا مجرد بنيت لناخي خويدا خاطريك بي وجا شقسا بي كردوا بي بلام ما لم يتكلموا أو يعملوا به أجر نيكردا قسيا نيكردا كردوا أو كاتا قنحو تاوان بو أو كسا نانوسري أم فرمودية يعني نزيكا لروي معناها لو فرموديك بلين ابن عباس روايتك كده فرميت بيغمبر درود خوالي السربي ده فرميت إن الله تجاوز لي عن أمتي بزانا خواي قورا عفوي كرديا أمتك من يعني مسلمانان إيمان داران أو كسانا معفون يعني خواي قورا حسابيان لقلناك بقنحو تاوان بوان نانويسي أقر بيتو تشبي الخطأ والنسيان وما استكره عليه هي سيشت لي رهاتو وبرزان خطأ هلا كردن ونسيان لبيرشون وإنسان اشتك لبير بك وما استكره عليه أو اشتيك بزور كسك اشتك بزور بيدك بزور قسيكي غلط قسيكي بابلن كفري قسيكي بلين بيتشواني شرع بي يكك بزور بيد بكا يعني بزور جناحك بي بكا اما اكراهي بيدا قتري بوي بيغمبر درود خوالي السلبي لو فرموديه فرموي ان الله تجاوز لي عن امتي خواي قورا عفوي كردي او كسا لامتي من اجابيتو توشي هر اشتك ببي اگر بيتو بهوي هلا كردنا وبي يان بهوي لبيرشونا وبي يان بهوي بلين بزور داريو با وكو دالين بزوري كسك بي بكري بي بكو بي بوغوتري بوي برسان ام فرمودي وكو قوتمان اگر چي مختلف فيه هي هندك لزانيان بي انواع ضعيفة وكومالك تريش لزانيان لو بر بي انواع كصحيحة بلام وكو امام السخاوي ده فرميت مجموع هذه الطرق يظهر ان للحديث اصلا ده فرميت كوي قشتي ام شواهد متابعات ام روايات اسانيد اما همان بي
پێدەڵێ کە ئەمە ئەسڵێکی هەیە ئەم حەدیسە وەکو باسیشمان کرد بەڕێزان لە ڕووی معناوە هیچ ئیشکالی لەسەر نییە لەبەرەوە چەندین فەرمودێتتر و چەندین ئاەت و حەدیسی ترمان هەیە کە بڵێن پشتگیری معنا و واتای ئەم فەرمودەیەمان بوو دەکە بۆیە یعنی دەبینین زۆر لە زانایان وەصفی ئەم فەرمودەیان کردووە بەوەی کە ئەم فەرمودەیەکی زۆر گرنگە و زۆر گەورەیە و زۆر پند و عیبرەتی تێدایە و زۆر بڵێن لە زۆر لە ئەحکام بڵێن خۆی دەگرتەوە بۆیە بۆ نمونە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەبی کە وەکو گوتمان ئێمە شەرحی کتێبەکەی ئەو دەکەین لە وەصفی ئەم فەرمودەیە دەفەرمێت هذا الحديث اشتمل على فوائد وأمور مهمة على فوائد وأمور مهمة دەفەرمێت ئەم فەرمودەیە کۆمەڵێکی زۆر لە سوود و لە زۆر شتی بابەتی گرنگ لە خۆی گرتووە لو جمعت بلغت مصنفا لا يحتمله هذا الكتاب دەفەرمێت ئەگە بێت و ئێمە بین تەنیا ئەو سوود و ئەو معنا و ئەو بڵێن پند و دەرس و عیبرەت و با بڵێن ئەو بابەتانەی کە ئەم فەرمودە لە خۆی گرتووە ئێمە بین کویان بکەینەوە هەر تەنیا ئەم فەرمودەیە دەکرێت کتێبێکی گەورە مصنفێکی گەورە لەسەری بنووسرێ و دەفەرمێت ئەم کتێبە بچووک و گچکەیە بەشی ناکە ئێمە ئەگە بین هەموو شتەکانی باس بکەین و بن حەجەری هەیتەمیش بەڕێزان کە قسەیەکی جوانی هەیە لە دەرحەق ئەم فەرمودەیە دەفەرمێت هو عام النفع لوقوع الثلاثة في سائر أبواب الفقه دوای دەفەرمێت وعظيم الوقع يصلح أن يسمى نصف الشريعة زانم بەڕێزان دەفەرمێت چی دەفەرمێت ئەم فەرمودەیەکی زۆر سوودەکەی زۆر گشتگیرە یعنی سوودەکانی ئەم فەرمودەیە فەوائید و دروس و بڵێن پند و عیبرەتی کە یان ئەحکامی ئەوەی کە لەو فەرمودەیە لێ وەردەگیرێ زۆر فراوان و بڵێن گشتگیرە بەلکو دەفەرمێت لەبەر ئەوە ئەم سێ بابەتەی کە هاتووە لەو فەرمودەیە کە بریتیە لە خەتە هەڵەکردن نسیان لە بیرچوونەوە و ئیکراه دەفەرمێت في سائر أبواب الفقه لهمو بابتي أحكام يتر أحكامي طهارية أحكامي نويجة زكاة روجية حجة أحكامي بلين أحوال شخصية جهاد جنايات همو بابتا فقهية كان لهموي يعني تواني همو بابتا كان آية أما بهالكراوة يعني بأنقصته آية أما يعني لبير شوي توا يعني لبيري نتشوا یان ئەوە بەڕەغبەت و بە ئیرادی خۆی کردوویەتی یان بە زۆر کەسێک پێی کردووە کەواتە بۆی دەفەرمێت هەموو بابەتە فقهی و بڵێن ئەحکامی شریعەتی لە خۆی دەگری دوای دەفەرمێت عظیم الوقع يصلح أن يسمى نصف الشريعة دەفەرمێت ئەم فەرمودەیە بە تەنیا دەکرێت ئێمە بڵێن پەیوەندی بە نیوەی شریعەتەوە هەیە چۆن بەڕێزان ئێمە لە پێشووتر یەکەم فەرمودە لە فەرمودەکانی ئەربعین نەوەویە کە ئێمە خوێنمان لە سەرەتای ئەم زنجیرە بەرنامانە کە فەرمودەی ئینەمە الأعمال بالنیات بوو وانە بزانە بەڕێزان کە پێغەمبەر درودی خوای لەسەر بی لەو فەرمودەیە دەفەرمێت ئینەمە الأعمال بالنیات کەواتە هەر کردەوەیەک یان هەر قسەیەک دەبی ینی دەبەسرێتەوە بە نیەتەکەی بەنیەتی خاونەکەی کەواتە بزانە بەڕێزان نیەت چەند شەرتە لێرە بەڵام هێ ئەو فەرمودەی ئێستا ئێمە کە قسەی لەسەرەکەین هەڵەکردن نسیان ئیکراه زانە بەڕێزان یعنی ئیرادەی ئینسانی تێدا نییە ئینەما الأعمال بالنیات ئەمە نصفی شەریعەتە وەکو گوتمان هەیە پێشتریش باسمان کرد ئینەما الأعمال بالنیات هەیە گوتمان ئەمە نیوەی شەریعەتە ئەم فەرمودەی ئێمە نیوەکەی تریتی چۆن یعنی ئێستا هەر کەسێک قسەیەک دەکە ئەو قسەیە لێرە خوای گەورە حسابی لەگەلی دەکە بەپێی نیەتەکەی
یان یەکێک هەڵەیەک دەکە، یعنی کردەوەیەک دەکە پێچەوانەی دینە، پێچەوانەی شەرعی خوایە، بەڵام لێرە ڕەسەن خوای گەورە محاسبەی ناکە. ئەگەر بێت و ئەم کردەوەیە لە جەهلەوە بی، لە خەتەئەوە، یعنی لە هەڵەکردنەوە بە هەڵە تووشی ئەم بڵێن کردەوەیە بووە، تووشی ئەم گونەحە بووە، یان مەسەلەن لە بیری چووە، باشە، یان بە زۆر پێگوتراوە، پێکردراوە، کەواتە بزانە بەڕێزانەیە ئەمە دوو شتە، کردەوە و قسە و هەڵسوکەوتی ئینسان ئەگە بێت و ئیرادەی لەگەلبی جیاوازە لەگەل ئەوەی ئەگە بێت و ئیرادەی لەگەل نەبی. کەواتە کەی ئینسان حسابی لەگەل دەکرێت لەسەر ئەو قسانەی کە دەڵێ، لەسەر ئەو کرداوانەی کە ئەنجامی دەدا، لەسەر ینی ئەو هەڵسوکەوت و ڕەوشت و ڕفتارانەی کە هەیتی حساب لەسەر جیهانیان دەکرێت، حساب لەگەل ئەوانە دەکرێت ئەگەر بە مەبەست و بە ئەنقەست و بەنیەتەوە، هێ ئینەمە الأعمال بالنیات. بەڵام ئەگەر ئەو کردەوەیە، ئەو قسەیە، ئەو هەڵسوکەوتە، ئەو ڕفتارە بە هەڵا ئەنجامی دابی، یان لە بیرچوونەوە لە بیری کردووە، یان بە زۆر کەسێک پێی کردبی، هێ کەواتە ئەو کاتە چییە؟ ئەو کاتە حسابی لەگەل ناکرێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو فەرمودەی ئیبن عەباس وەکو گوتمان کە شەواهدی هەیە لە فەرمودەی ئەبوو ذەر و ئەبوو بەکرە و عوقبە بن عامر و بن عومەر و کۆمەڵە فەرمودەی ترکە لەو معناوەیە هاتووە، و فەرمودەی ئەبوو هورەیرە لە صەحیحەین و کەواتە ئەمە کەی خوای گەورە حساب لەگەل ئینسانەکە لەو کاتە حساب لەگەل ئینسانەکە ئەگە بێت و ئەو کەسە بە کاملی اختیار، بە کاملی بڵێن ئیرادە و مەشیئەی خۆی، بە کاملی عەقل و توانا و هێز و بیرکردنەوەی خۆی ئەم قسەی کردبی، ئەم هەڵەیەی، یعنی ئەم هەڵە نییە ئەو کاتە بە ئەنقەست ئەمە، یان گوتمان ئەگە بێت و ئیرادەی لێ وەرگیرابیتەوە کابرا هەڵی کردووە، هیچ مەبەستی نەبووە، یان لە بیری چوویتەوە هیچ مەبەستی نەبووە، یان بە زۆر کەسێک ئیکراهی کردووە، کەواتە هەیە کاتی کە مەسلوب الئیرادە و اختیارە بی، ئەو کاتە مستحقی عقوبە و عەزاب و سزای نابی. بزانە بەڕێزان نیەت چەند شەرتە، نیەتی ئینسان، مەبەستی ئینسان، یعنی بۆیە جاروە هەیە کەسێک قسەیەک دەکە مەبەستی پێ شتێکی خراپ نییە، کەواتە ئەمە جیاوازە وەک ئەوەی کە هەمان قسە کەسێکی تر دەکە بەس بە مەبەستێکی خراپ. بۆیە مەبەستەکان، نیەتەکان، مەقسەدەکان زۆر شەرتە. بۆی بەڕێزان ئەم فەرمودەیە حەقەت یەک لە بڵێن سوودەکانی ئەم فەرمودەیە، یان یەک لە معنای ئەم فەرمودەیە ئەویش ئەوەیە کە ئەوەمان بوو دەردێخی کە خوای گەورە چەند بە ڕەحم و بەزەییە بە بەندەکان و لەسەر عەبدەکان و لەسەر ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، کە لەو کاتە خوای گەورە حسابی لەگەل ناکرێت، حساب لەگەل ئەو کەسە ناکە، عقوبەی نادە، سزای نادە، بە گونەح و تاوان بۆی نانویسی ئەگە بێت و ئەو شتانە بەهۆی هەڵە و یان لە بیرچوون و یان ئیکراهەوە. وێ بەڕێزان لە ئەو دووسێ ئاەتەی لە کۆتایی سوورەتی بەقەرە کە سەرەتای دابەزینی ئەم ئاەتانە کە خوای گەورە دەفەرمێت ئین تبدوا فی ئەنفوسیکم ئەو تخفوه یحاسبکم به الله. بزانە ئەو ئاەتە کە دابەزی سەحابەکان زۆر بەلایانەوە قورس بوو، چونکە ئەوان تێدەگەشتن لەو ئاەتەکە خوای گەورە دەفەرمێت ئین تبدوا ما فی ئەنفوسیکم ئەو تخفوه یحاسبکم به الله. یعنی چی؟ یعنی هەر شتێک کە ئێوە لە ناخی خۆتانە، لە ناو دڵی خۆتاندا، تەنانەت ئەگەر بە نیەتیش بی، ئەتوو ئەگەر نیەتێکی خراپت هەبی، قسەیەکی خراپ بکەی، با نەشیکەی، کردەوەیەکی خراپ ئەنجامی بدەی، با نەشیکەی، ئەمە یحاسبکم به الله، خوای گەورە حسابتان لەگەلک. ئەوجا سەحابەکان هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، فەرمووان یا رسول الله ئەمە زۆر قورسە،
ئەمە زۆر زەحمەتە. چێ لە ئێمە بتوانی کە هیچ خاتیرەیەکی خراپ، نیەتێکی خراپ، گومانێکی خراپ مەسەل نەچتە ناو دڵیەوە. بۆیە لێرە ئەوجا ئەم ئاەتە نەسخ بووە بەڕێزان، نەسخ بووە بە ئاەتەکانی لە دوای ئەم ئاەتە کە لە کوتایی ئاەتی سوورەتی بەقەرەش کە خوای گەورە دەفەرمی چی ئەو لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. أما لا طاقة تواني إيمانية خوايا لمن مقرأ كاتي كإما اشتاك أقل لبير مانشو أقل لبير كرا يعني هلا ما انكر توشي هلا بوين أوا بجناح وبتاوان وبمعصية لبروا أول الطاقة وتواني مدانية أو جهل صحيح مسلم دهاتوا كأم آياتنا دابزي في عمر صلى الله عليه وسلم فرموي خواي جورا قال الله قد فعلت يعني خواي جورا ولامي داوا ولامي أو صحابة ومسلماناني داوا فرموي قبول مكرت و هرشتك أجر نبيتا كردوا أجر نبيتا قسا بالنا وضلي إنسان هر نيتك خرابي شيابي إنسان أجبيته نيكتا كردوا ونيكتا عمل حسابي لقال ناكري. بوي أو فرمودي قتمان لصحيحين دهاتوا فرمودي أبو هريرة إن الله تجاوز لأمتي ما حدثت به أنفسها أو اشتيك إنسان لناخي خوي دا لقال خوي لنفسي خوي قسيك كردويك جناحك تاوانك ما لم يتكلموا أو يعملوا به أجنيك نقسى باقسك هر باكفريج هرشتك بي قال ناو ضلبي نيكتا نيتا دري تلفظي بينكري يان كردويك خراب كاسك نيتك بلام دعايك نيكا أصلا ما لا فرمودكاني بيشتر قدمان أو كسهر خير شي بويدا نسري نجناحي بويدا نسري لبروت شونكا ترسي خوا واي كرد كأو باش ببيتوا كأو قسينك كأو كردويا أنجام ندى. بوي برزان لم فرمودية باسي شكراوة باسي سيشت كراوة خطأ نسيان إكراه بزانا خطأ وكو باس ماكر خطأ يعني شي يعني إنسان اشتق بك ببيئوي كما بستي هبي باو شتا مخالفي شريعة جبي باو قسية جناح جبي معصيتك جبي بلام أو كسا تيا بلين بهلا طبعا إما آيات قرآن مان هي أما فرموديك قلت مان اختلاف إلى سارة صحيحة وضعيفة بس مهم معناي حديثك صحيحة لبرأوا إما آيات قرآن وحديثي تريز بيغمبر صلى الله عليه وسلم هي لو شارشيوه ولو معناه بون من أخوي قولة لسورة أحزاب لآتي بينج ده فرميت وليس عليكم جناح فيما أخطأتم به ولكن ما تعمدت قلوبكم وكان الله غفورا رحيما. زانا برزان لم آيات باسي خطأ من بودك ده فرميت وليس عليكم جناح يعني هيج تان لسرنية هيج جناحه هيج حسابه سزا بو ايوه نية اجابيتو فيما اخطأتم به اجابيتو ايوه او شتيك قسەتان کردووە کردەوەکتان کردووە گوناحێکتان ئەنجام داوە ئەگەبێت و بەهۆی هەڵەوە بی نەک بە ئەم قەست بە مەبەست بە کامل ئیرادە و اختیار ولكن ما تعمدت قلوبكم ئەدی سزا و عقاب و گوناح و معصیەت بۆ چێ حسابی لەگەڵ دەکرێت لە ڕۆژی قیامەت لەسەر ئەو قسە ئەو کردەوەیە ما تعمدت قلوبكم کاتی کە تۆ ئەم قسەیەت کردووە و مەبەستشتە و دەشزانی کە گوناحە دەشزانی کە تاوانە ئەو جەش کردوتە و بە ئەم قەستیش نەک بە هەڵە تووشی بووی. بۆیە بەڕێزان حتا ئێمە فەرمودەیەکمان هەیە کە فەرمودەکە لە صحیحین داهاتووە ئەگەر چی فەرمودەکە تایبەتە بە حکمی قاضی حکمی حاکم بەڵام ئەو معنای لێ وەرەگیرێ کە دەفەرمێت إذا حكم الحاكم فاجتهد ثم أصاب فله أجران وإذا حكم فاجتهد ثم أخطأ
فله أجر. زانە بەڕێزان دەفەرمێت حاکم قاضی کاتی کە حکم دەدا لە قەزیەیەک کە خۆی هەوڵی خۆی دەدا جێ لە هەردوو طرف ڕادەگری بە پێی بەڵگەکان حکم دەدا ئەخیری حتا یان ئەوەیە کە حکومەکەی تەواوە یان هەڵە دەکە لە حکم دەڵێ ئەگەر ڕاست بکە حکومەکەی تەواو بی لە جێ خۆی بی ئەمە دوو خێری بووی دەنووسری خێری ڕاستیەکە و خێری هەوڵ و ماندووبوون و زەحمەتەکەی. بەڵام دەفەرمێت تەنانەت ئەگەر هەڵەشی کرد حکومەکەی پێچەوانەی حقیقەتیش بوو ئەو نەک گونەحی بووی دەنووسری بەلکو خێریشی بووی دەنووسری. لەبەر چی؟ لەبەر ئەوە خێری هەوڵدان ئەگەر کەم تەرخەمی نەکردبی ئەو خێریشی بووی دەنووسری. خێری هەڵەی کردووە حکومەکەی نەپێکاوە بەڵام تەواوە. لەبەر چی؟ لەبەرەوە ئەو حەقی ماندووبوونەکەی زەحمەتەکەی ئەو خۆ بە ئەنقەس ئەو حکومەی نەداوە خۆ نەیزانیوە کە ئەم حکومە تەواو نییە. بەڵام لێرە بەڕێزان خاڵێکی گرنگ هەیە ئەویش ئەوەیە کە ئایا ئەگەر یەکێک بەهەڵا قسەیەکی لە دەمی دەرچوو بەهەڵا یان گونەحێکی کرد یان کردەوەیەکی مخالفی شەریعە ئەمە گوتمان گونەحی لەسەر نییە خوای گەورە عەفوی کردووە بەڵام ئایا هیچ حکم تەرەتوبەبی لەسەریان نە؟ ئەمە لێرە دوو جۆرمان هەیە. جۆرێکمان هەیە ئەو گونەحانەی کە بەینی ئینسان و بەینی خوا ئەمە هەموو زانایان دەڵێن ئەمە خوا عەفوی دەکە و لەبەرەوە بە ئەنقەس نەبووە لەبەرەوە تووشی هەڵە بووە یان لە بیری چووە یان بە زۆر پێکراوە ئەمە هیچ گونەحی بووی نانووسرە و هیچ حکمێکیشی لەسەری تەرەتوب ناکە. بەڵام ئەگەر بێت و ئەم گونەحە ئەم تاوانە ئەم کردەوە هەڵەیە ئەم قسە ناشرینە بۆ نمونە ئەم جوینە مەسەلەن ئەم وەڵحاصل ئەم گونەحە ئیتر قسەیە کردەوەیە ڕفتار هەرچبی هەڵس و کەوتە پەیوەندی بە کەسێکی ترەوە هەیە یعنی پێشێلکردنی مافی کەسێکی ترت کردووە کاتی کە تۆ ئەم کردەوەیت کردووە ئەم گونەحەت ئەنجام داوە یان ئەم زوڵم و ستەمەت کردووە با بە هەڵەش بی لێرە نەخێر لێرە مەوزوعەکە دەگۆردرێ ڕاستە گونەحت بوو نانووسری لە ڕۆژی قیامەت سزات نادرێ لەسەر ئەم بەڵام لە دنیا با کۆمەڵە ئەحکام هەر بابەتێک ئەحکامی خۆی هەیە. یعنی بوو نمونە کەسێک بەهەڵە کەسێک دەکوژی ئایا ئێمە کە دەڵێن وڵا ئەو کەسە گونەحی بووی نانووسری و جا خۆ بە ئەنقەس نەبووە بەهەڵە بوو نمونە بە سەیارە لە یەکێکی داوە مرد یان چەکێکی پێ بووە دەستی لێ داوە بوو نمونە گولەیەکی لێ دەرچووە بە کەسە کەوتو ئەو کەسە مرد خۆ بە ئەنقەس نەبووە کۆر جاروهەیە ئەو کەسە نزیکترین کەسێ خۆیتی جاروهەیە خۆشەویستترین کەسێ خۆیتی خۆ هیچ لە بینیان نییە هەموو خەڵک دەزانی کە ئەمە بەهەڵە ڕووی داوە بەڵام لێرە ئەحکام تەرەتوبەکە بۆیە خوای گەورە دەفەرمێ چی وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ دەفەرمێت ئینسانی ئیماندار بۆی نییە کەسێک برای خۆی ئیماندار بکوژی ئللا ئەگە بە هەڵە نەبی کەواتە هەیە ئەگە بە ئەنقەس بی ئەمە نەک بەس لە دنیا قیساسی لێوەرەگیرێ و دەبی بکوژرێتەوە بەلکو لە قیامەتیش خوای گەورە سزای دەدا بەڵام ئەگەر بە ئەنقەس نەبوو بە هەڵە بوو إلا خطأ تەواو هیچ حکمی خەتا گونەحی بووی نانووسرێ و خلاص دەچێتەوە ماڵی خۆی کەئەنەوە هیچی نەکردووە نا دەفەرمێت ومن قتل مؤمنا هيك ما بس تبي خطأك فتحرير رقبة مؤمنة أو كاتا كويلاتي أو أنا خزمت كارو شاغرد أو أنا هبون كبلين كويلابون دبيكك آزاد كي كسكت كشتوه بهلا مؤمنك إيمان داركيش دبي آزاد كي ودية مسلمة إلى أهلي أو جا خوينا كشي دبي بدي كوقت خوي حسابيان كردوه بنرخي سطحوشتر يعني مزانه بويه لا كوتاي آية كده فرميت فمن لم يجد فصيام شهرين متتابعين توبة من الله اگر او كسي امكانياتي مادي نبي بتواني عبدك آزاد كيان خوينكي بدا سطحوشتر امكانياتي نية
فصيام شهرين متتابعين هيك واتا دبي دومان بسريك بروجي بي وكو كفارتك بو اوي او تاواني بابا هلج بي بابا خطئش بي باشا يان مثلا لبيرچون لبيرچون كسك نويج لبيرك لبير داك نويج بك بان قص نبوه لبيري شو نويجي عصري كاتكي توابو نويجي مغرب كاتكي توابو او جا والله ببير ما هاتو نويج منكل خلاص يتربلي والله وجا خو من لبيرم شو خو بان قص نبوه هيج قنا حيبونان سري راسته هيج قنا حيبونان سري بلام آية دبي نويجا كي بكت يا أنا باكاتك شي تواب بي با دبي نويجا كبكت كاتي أحكام ترتبك بوي پیغمبر صلى الله عليه وسلم لفرموديك صحيح كإمام بخاري روايتك ده فرمي من نسي صلاة فليصلي إذا ذكرها لا كفارة لها إلا ذلك يعني حديثة كتير من نام عن صلاة أو نسيها فليصليها إذ ذكرها ده فرميت هر كسك أجر لبيري شو نويجك بكى يان نستبو أو جهازتا ونويج نمابو فليصليها إذ ذكرها لو كاتيك ببيري دي توا لو كاتيك لخو هردستي دبي هستي نويجكي بكى باكاتك شي توابي وأما بأداء بو حسابه وكو ويلا كاتي خوي أنجام دابي لبرا أو برزان لبرا أو مبستي نبوة لبرا أو إرادة ومشيئي نبوة اختياري نبوة لو كاتا بلام ليرا برزان خالك يقرنك هي أوج بو أويك بحالتي يعني كستينجي وابزاني كهر كسك هر شتكي لبير شو أجابيتو كم ترخم بنا أما جوازة استبون منا كسي وامان هي أقبل والله روجانا نويجكي دون ويجي لبيرك آخر أما كم ترخمية بريزان نابي أما باسي أو بابا تناكين بلي پیغمبري خوا درودي خوا لسربي لقل صحابة كان نويجيان لبير كرت بلام خريكي چبون خريكي حفري خندق بون بيش اوي بچنا غزاي خندق غزوي أحزاب خريكي أو بون أو جاب پیغمبر صلى الله عليه وسلم فرموي كدي بينيان روش آواب وفرموي قاتلهم الله ملأ الله قبورهم نارا شغلونا عن الصلاة الوسطى فرموي والله أوانا يعني دعاء لكافر كانوا لا مشركة كاني كرت فرموي خوا غوريان بري آقر بكا أوانا خوا لناويان ببا أوانا وايان كرت إيما آقامان لنويش نميني نويجي عصر كوتاي بيهات أو جا إيما ببير من هاتوا كواتب زانه بريزان أما زور جوازه يكك حتى ساعة 2-3 شو خريكي فيسبوك وخريكي مسلسلات خريكي شتي بمعنى بيان أو جدواي بنوي وطبعا نيورو هردستي بلا والله وجاخو من نوستبهم البوين ويجي بياني لسر لا يعني هيج جناح بونان وسري ناخير جناح يبودان وسري برا كم ترخم بوا يعني على الأقل مثلا استهمو كزتواني ساعتي داني توا اگر لواني كسمان عموما نويجي بياني من لي بتشي اگر ما مثلا حول ندي تو حول بدا زوبنوا بصانه هردستي عنا حول بدا بدستوي جاوبنوا حول بدا ساعتي دانيوا كسك اقدارك ولا انداماني خيزانه كت اگر هر كاتك هستي بانكم بك او همو اسبابانت بكارينا او جاش اگر نويجاكا لصالي جارك هر نستاي بونويجي بياني اما تاو اما هيش بلن جناحي بوينان وسري بلام او جاش دبي نويجاكا چيا دبي نويجاكا بكتوا بلام برزان ليرا زانيان دفرمون اما ببي بلغا يعني جار وهي حكمك ترتبك جارش وهي حكمك ترتبناك يعني شون يعني جار وهي او كسا داوي لنا كريتن كدبي او عبادته دوباره بكتوا يعني مثلا استبون مولا لنويش اما بس ما كر قوتمان نويش دبي بكت هر كاتك لبيري هاتوا دبي نويجك بكا بلا مثلا روجي رمضان كابرا بحلا او دخوتوا نان دخوت اغاي لخويني نازاني بروجيه فكري مشغوله مثلا
باشە بە تایبەتی ینی لە ڕۆژی یەکەم و دووەم و کە خەڵکەکە لەوانەیە زۆربەی ڕۆژانی تر بە ڕۆژی نەبووە، ڕۆژی یەکەم و دووەم لەوانەیە جاروهەیە دەبینی ئاگای لێ نییە، دەچی ئاو دەخۆت نان دەخۆت هێ لێرە ئێمە لێرە ڕۆژیەکە ناگرتەوە، ڕۆژیەکە تەواوەکە و ڕۆژەکە لەسەری نییە، بۆ لەبەرەوە بەڵگەمان هەیە فەرمودەی صحیحمان هەیە کە لە صحیحین داهاتووە ئیمامی بوخاری مسلم ڕیواتیان کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من أكل أو شرب ناسيا فلا يفطر فإنما هو رزق رزقه الله. سبحان الله. دەفەرمێت هەر کەسێک ئەگەر خواردنی خوارد ئەو کەسەکە بە ڕۆژیە یان ئاوی خواردەوە باڕوژەکەی نەشچینی، ئەگەر بەهەڵا نەیزانی بوو ناسیەن یان لەبیری چوو بوو کە بە ڕۆژیە با بەردەوامی ڕۆژەکەی تاوا کە ئەمە ڕزقەکە خوا بووی ناردوو و ناشی گرتەوە، کەواتە بزانە بەڕێزان ڕۆژی جیاوازە لەگەل نوێژ گوتمان دەوی بکەتەوە و حتا نوێژیش بەڕێزان نوێژیش ئایا مەسەلەن نوێژ ئەگەر بێت و کەسێک بۆ نمونە بەهەڵا 10 ساڵە نوێژەکانی بەهەڵەیە، بەڵام ئێستا پێیزانیوە، ئێستا مامستایەکی ئاینی کەسێک پێی گوتووە کاکە ئەتوو بەو شێوازە هەڵەیە ئەم نوێژەکەت ئایا دەبی ئەو نوێژانە هەمووی ئەنجام بدەتەوە ئەوانەی کە پێشتر کردویەتی نەخێر. ئەمەش بەڵگەیان چیە بەڕێزان؟ بەڵگەیان حەدیثێکمان هەیە کە حەدیثی صحیحەکە مەشهورە بە حەدیث المسیء صلاته، ئەو کەسەی کە کەسێک دێت نوێژەکەت پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێکی دەشتەچی و ئەعرابیە نوێژەکەی پێدەچی، نوێژەکەی زۆر پەلەپەلی وەکو نوێژەکانی بەداخەوە زۆر خەڵک لە ئێستاش دەبینی ئەوایە وەکو وەصف دەکرێت بە نەقڕ و دیک کەرەباب چۆن ئەوها خواردن دەخۆت ئەوها دەچتە ڕکوع ئەوها دەچتە سوجدە بە خێرایی بە پەلەپەل، جاروهەیە ڕکوعەکەی تەواو ناکەس هەر ناستەوە بە تەواوی دەچتە سوجدە، ئەوە عین ئەوها نوێژەکەی ئەوها بێسەروبەر و بە پەلەپەل و ئەوهای کرد کە ئەو جەهاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم کە نوێژەکەی تەواو کرد. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چی؟ فەرمووی ارجع فصلي فإنك لم تصلي، فەرمووی بگەڕێەوە نوێژ بکە چونکە تو نوێژ نەکردووە. تو نوێژ نەکردووە یعنی چی؟ یعنی ئەوە نوێژ نەبووە، ئەوەکەی نوێژە، بگەڕێەوە تو نوێژ نەکردووە. کابرا گەڕاوە هەمان ئەو نوێژەی کردی هەر ئەوەی دەزانی، دیسان هاتەوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بگەڕێەوە نوێژ نەکردووە، بگەڕێەوە نوێژەکەت بکە. جارێ سێمیش چوو هەمان ئەو نوێژ هەر دوای گەڕاوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دیسان فەرمووی بڕۆ نوێژەکەت نەکردووە. ئەوجا فەرمووی یا رسول الله من هەر ئەوەندەی لێ دەزانم فێرم کە. ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کرد نوێژەکە چۆن یعنی یەک لە ئەرکانی نوێژ کە لەو فەرمودە هاتووە ڕوکنی ئیطمئنانە، کابرا کە هەردەستەوە حتى تطمئن قائما أركع ثم اركع حتى تطمئن راكعا ثم اسجد حتى تطمئن ساجدا، نابی پەلەپەلی تێدا بکرێ. لێرە بۆیە زانایان دەفەرمونی هێ خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیزانی هەموو ئەو نوێژانی پێش ئەو کاتە کە ئەنجامی دابوو هەر بەو شێوازە بوو، بەڵام تەنیا ئەمری پێکرد کە ئەم نوێژە بکە، نەیفەرموو بڕۆ ئەمە چەند ساڵە ئەتوو نوێژ بەو شێوازە دەکەی هەموو ئەو نوێژانە بجێرەوە، چونکە ئەم ڕایەش هەیە بەڕێزان، بەڵام ئەمە ڕایەکی پەسەند نییە و تەکلیفێکی قورسە. ئێستا کەسێک دێتن مەسەلەن تازە مسلمانە بەڵام تازە دەست بە نوێژەکە عمری 30 ساڵە، خۆی دەبی لە 15-14 ساڵی نوێژی کردبی، دەشتە لای کەسێک دەڵێ وەڵڵا دەبی هەموو نوێژەکان بکەیەوە، ئێوە بەچی فریاب بکەوی کەی بکەتەوە. طبعاً کەسێوە هەیە لەوانەیە بڵێ تازە هەر نایکەم من هەتا ئێستا نەم کردووە ئێستا بێم بەچی فریا دەکەوم، بەڵام نەخێر. الإسلام يجب ما قبله، وەکو بڵێ مسلمان نەبووە التوبة تجب ما قبلها، تازە تەوبەی کردووە کەواتە خوا محاسبەی ناکە پێشتر نەیزانیوە. بۆیە بەڕێزان بزانە هێ گوتمان خەتە و نسیان. ئەوجا ئیکراه چییە بەڕێزان؟ ئیکراه بەزورکردن، یعنی لێرە بەزورکردن ئەگەر تەنانەت کوفریش بی، خوا ئەگە بێت و کابرا لە دڵدا ئیماندار بی، ئەگەر یەکێک بە زۆر قسەیەکی کوفری پێ بکە ئەمە خوا محاسبەی ناکە. بزانە من كفر بالله من بعد إيمانه
إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان. أجابيتو كسك بزور كسك كفرية كي بي بك وكو أويكا لعماري كوريا سر رويدا حتى كبقريانا وهاتا خزمت بيغمبر صلى الله عليه وسلم فرموي من كفريم كر يا رسول الله بلام دايكو بابم لبيشاوي من يان كشت أو ندا عذاب يان دام. بيغمبر صلى الله عليه وسلم فرموي إن عادوا فعد، فرموي أجر جارك يتر داوان لي كردي كفري بك جارك يتر كفري بك ما دام تضلت برا لإيمان إيمان لناو ضل جيجي بي. ولكن من شرح بالكفر صدرا بلا ما جايكك لا ضلوا كفري بك بناخوا ملحد بي بيدين بي كافر بي فعليهم غضب من الله ولهم عذاب عظيم. يعني مثلا برزان كسك ها بو اوي مثلا لسزاو لعذاب ظالم رزقاري ببي جاروايا مجبورة دبي مداراتي بك مجبورة دبي بقسي بك مجبورة جاروايا لو أنا أمريكي مخالفي شرعي شتدا جناحك شي بك لا ترسي أوي نوك أويك بلين عذاب بدري ليه بدري سجن بكري مثلا. أما درسته بوي إخوائي قولة فرمي لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين. بلام دعاء فرمي ومن يفعل ذلك فليس من الله في شيء إلا أن تتقوا منهم تقاه. كبدا قلت التقية بوي لشر ظالم خد ببارزي درسته بلام ليرج بريزان أمش أحكامي خوي هي تفاصيل خوي هي يعني درسته لرزانان ده فرمون أجابيته أو غالب الظن ده ترسيت ك أو كسيان يان توشي هلاكته بي يان ده كجري يان مثلا عذاب ددري عذابك سخت يان سجن دكري. والحاصل نك مجرد بتشاو سور كرنويك كابرا بتشي هموي لدس بك كابرا بتشي هر شي بلي هر شي كفريه كبك مجرد بزليكي لي دوا تشاوي لي سور كردوا هرشيكي لي كردوا هر شي او بي ورق سبي بو توقيعك ام او هانا بلكو دبي تشبي دبي تواول جياني خوي بترسي ها اوقاته لبرشي برزان لبره وحفظي نفسي شلون حفظ الدين يكك لضروريات 5 حفظ النفسش وخاصة أوكسة ضلي مادم ضلي إيماني تدا كواتا تواوا بويلي ربري زانزانان دا فرمون أجر بيتو شيء كفر جائز بي درس بي كسك بكا طبعا غير كفر ما دون الكفر هموي درسته ما دون الكفر هموي درسته. طبعا هم جمهوري زانيان دا فرمون وكو إمام مالك وإمام الشافعي وإمام أحمد ك دا فرمون درسته هر قسيك بكا باء قسيه تنانت كفريج بي ويج قنا حيبوينان وسري أجر بيتو تشبي فعلا وكو قلت بان أو غالب الظن ك جياني لا خطر دابي جياني لا خطر دابي أو وقتي طبعا دبي بوي حسابه يعني بلن حسابي لقلنا كريم أو جاش برانبركة برزان دبي قدرته سلطيها بي نك منالك بيت هرشد ليبكا يهو كسا يان دزيك مثلا دزي كرك بيت هرشد ليبكا بلي يلا مثلا او هاللي دا كم يان ناخد بي او هابكي يعني اما تواني برجلي لخد بكي اجا بتواني بزاني او كسا او قوته او دا صلاتي نية بلام اجا بزاني او كسا قوته دا صلاته يعني هرشد لي داك برانبرت او كاتا دزاني كزرركي زور با بيد دكوي او كاتا دچتا بابي إكراه بلام مثلا بون منبرزان اجا يكك بزور بلد دبي فلان كز بكجي همو زانيان كو دنگن لسراوا كبوتنية نابي بكجي او كسا تنانت اگر قوتيان دات كجين اگر قوتيان دات كجين إلا يان دبي يان اتو دا كجين يان دبي تو فلان كز بكجي نابي دست بيشتا خويني او كسا لبرشي لبر او خويني تو گەورەتر و پیرۆستترنیە لە خوینی ئەو با بکوژرەی بەڵام نابی دەست بشتە خوینی ئەو کاتە بزانە ئیکراه لەسەر ئیکراه جیاوازە ئەگەر گوتی جوینێک بە فلان کەس بدە ئەگەر گوتی قسەیەک بەو بڵێ ئەگەر گوتی ینی هەر زەرەرێک بی بەڵام نەگەتە ئاستی ئەوەی کە بڵێ یان مەسەلەن دەڵێ ئیلا دەبی زینا بکەی زانایان دەڵێن نابی تەنانەت ئەگەر شەهیدیش بووی لە پێناو ئەوە بۆ چووکە تۆ پێشێلی مافی کەسێکی بەرامبەر دەکەی بەڵام ئەگە بوون مونە گوتیان ئیلا دەبێ عەرەق بخۆی
ناخدت كجم دبي عرق بخوي ناخدت كجم يا ما جواز أنا نا وقتي دخوي وقنا حد بنانو سري باشا وأتو مكرهي يان إلا دبي أو سيارة بو بدزي ناخدت كجم أو سيارة ددزي أو نات كجم نادزي دت كجم هي أما إكراه بلام دبي فلان كس بكجي ناخدت كجم نا بلي بم كجم من أوينا كجم لبرشي لبروا كشتن هي وكويكا با تو خود بكجري نك أو كسا بكجي كنفسي تو لو كسا أو الترنية بو يبرزان أما كاتمان تواب وبراستي أما هموي أحكام خوي هي حتى بابتي جهل مان هي كسك أجر جهلي هبو بأحكام شرعي شكاتك جهل بعذر حسابه شكاتك جهل بعذر حساب نية هموي وكويك نية هموي أحكام شرعي خوي هي وردكاري وتفاصيل خوي هي جار وهي جهل بعذر حسابه جار وهي جهل بعذر حساب نية أو كسنابي جاهل بي من المعلوم بالدين بالضرورة يعني عندك شت هي الذين داد تاخذ بمسلمان نازاني دبي بزاني كو دبي بلا روج قيامه نبي بلا والله من نمزاني خواه والله خواه من نمزاني نويج بكم بويه من نويج من ذكر بو ند زاني بو خد فير ندكر بو هول النددا امانه نويج ركن دوي شهاده قورتين ركن الاركان الاسلام شلون ذكري مثلا بلا روج قيامه والله جا من نمزاني جا قروابي خد فير هيك مكه روج قيامه رزقار دبي نخير هموش تق أو جهل نابي بعذر بلام هندك شتتريا بلا لوانية جهل دبي بعذر شو كأخوي قول فرميت وما كنا معذبين حتى نبعث رسولا أجا إقامة الحجة لسنة كرابي أخوي قول أو كس عذاب نادا بوي برزان أما بلن بون دا اكتفاء كين بو فرموديش وكو قطمان فرمودي كي زور فروانا وكون دق لزانا دا فرمون نيوي شريعات ونيوي أحكام دا قرتوا أو دا كفاية إن شاء الله أو يكويستي زيادة بتواني هول بدا لسر أم أحكامنا بخوين توا وآخر دعوانا الحمد لله رب العالمين.